ئێمە گروپێکی ژانی سنە لە ڕۆژهەڵاتەوە هاتوین ئیمڕۆ بە موسیقایکی جوانی چوارپارچەی کورسان پێشکەشەکەین موسیقا پێشکەشەکەین. چی پێشکەشەکەن ئەو مادانە چێکە پێشکەشەکەن؟ وڵا گۆرانێکی کەڵهۆریە هی ناوچەی کرماشان، گۆرانێک منتەقەی خۆمانە سنەی، گۆرانێک منتەقەی بادینانی و کرمانجیمان هەڵبژاردووە، گۆرانێکیش هەورامی. سۆرانیتیانە؟ سۆرانیشیاتیا بەڵێ. چیە گۆرانیەکان ناوی گۆرانەکانم پێ بڵێ دیاترینیان چین؟ وەڵا گۆرانی مامۆستا لوقمان سەلیم هەست کە نازام دەقیق ناو گۆرانیەکە چۆن چوار پارچەیە بە شۆن یەک خستومانە ئەوە پێشکەشەکەین. و ئارەزووی چ موزیک و گۆرانی چ ناوچەیەک زیاترەکەی؟ وەڵا هیچ فەرقێکی نییە، هەمومان کوردین، تۆ ناوچە کوردەواریەکان بۆ ئێمە هەر جێگەی ڕێزی هەیە و هیچ فەرقێکی نییە و تەواو موسیقای ناوچەی کوردەواریەکانمان هەڵبژاردووە پێشکەشتانەکەین. ئەمە بچمە لای یەکێ لە ژەنیارەکان. سڵاو لێبێ لە سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری کاتێکە لێرە موزیکە ژەنی چه هەستێکە هەیە؟ سڵاو ڕێز بۆ ئێوە، بۆ تەشەکۆر بۆ ئەم فستیواڵە و بەرەوبەڵانی تواو بەرنامەکە. هەستێکی خۆشە کە تۆ ئەتوانی لە هەر کوێنێ لە کوردەواری بتوانی بیت ئاسفی سازی خۆت بی، هۆنەرەکەت دەرخەی، هەستەکەی ئەتوانی بینەرۆ بێ لە هەر کوێنێ بیت لە چوارپارچەکە فەرقێکی نییە. ژەنیاری ئامێری سنتوری چەندێکە ئەم ئامێرا ژەنیت؟ ماوەی 20 ساڵە من ئامێری سنتورە ژەنم، لە ئیجراگە لە ناو وڵات و دەرە وڵات بەشدار بووم و ئیمڕۆژ خۆشحاڵم کە لەم فستیواڵە بەشداریەکەی. خاتون تۆ چه هەستێکە هەیە کە لە شاری سلێمانی ئەمڕۆ موزیکە ژەنی؟ سڵام ئەرزەکەم لە خەمەتانە. وڵا وەک ئاورینگیاوتی حس خۆشایەندێکی هەست بالاخەرە ئێمە ئەتوانین لێرە وەک ماڵ خۆمان بڕوانین پیاوە گوتەن خۆمان بڕوانین پیار کوردین و هەمومان فەرقێکی نییە. بۆ من حس خۆشایەندێکی سواقعان. ئامێری ساز یەکێکە لەو ئامێرانەی کە لە موزیکی کوردی و بە تایبەتی لە کرمانجیە زۆر بەکاریات. توانیوتە چ داهێنانێکی تیا بکەی یاخۆت چ موزیکێکی نوێی پێ بژەنیت؟ وڵا ئێمە لە سنە گوێمان لە موسیقای کرمانجیش هەیە وەلێ بیشتر سعیەکەین لە سەبکی خۆمانە ئەم سازە بژەنین، وانییە وەکو کرمانجیەکان بۆ سەبکە دەقیقان بیژەنی، یعنی سەبکێک خاصە خۆمانمان هەیە بۆ جیاوازمان کردگەستەوە.